ئەچمە لای ئەو بابەتانی کە قسە باسم لەسەرکرد لەو ڕێکەوتنەی ساڵی 1926 لە نێوان کورد و ئەو کاتی پاشای بەغدایە هەبووە ڕێکەوتنێک بۆ لە ساڵی 1930 هەمواریم ڕێکەوتنە کراوەتەوە ئەوە بۆ خۆپیشاندانە گەوری لە دروست بوو کە کوردان بە تەواوەتی هەستیان بەوە کرد کە ئیتر مافیان پێشێ لەکرێت لەو هەموارکردنەوەیە. 6 ئەیلولی ساڵی 1930 با ڕۆژی ڕەش لە ئەدەبیاتی کوردیا هەژمار کراوەکە لەم ڕۆژەیە زیاتر لە 20 کەس شەهید کراون و زیاتر لە 100 کەسیش بریندار کراون و دیارترین و کەسایەتیانی کە شەهید کراوە لە شاری سلێمانیا ئەو لە 30 زۆر ناوبانگی هەیە لە ناو کەسایەتیانە. زۆر کەس هەڵسەنگادنیان کە ئەمە بابەتە کردو ڕاستە وەک ڕۆژێکی ڕەش هەژمار کراوە، بەڵام وەکو کەسانێکی تریش زۆر ئاماژیان بەوە کردووە کە ئەمە هەم وەک مێژوو هەمیش وەکو سەرچا هەمیش وەکو ڕەوتێکی هاوچەرخی گرنگی و تایبەتمەندی خۆی هەبووە کە لە داهاتووە چۆن خوێنەوە بۆم بابەتە کراوە. ئەچمە لای بەشێک لەو پرۆفایلانەی کە ئامادە کراوە کە قسەیان لەسەرەکەم یەکەم جار بە سەرۆک مامجەلال دەست پێ یەکەم کە چۆن خوێندنەوەی کردو بۆ ڕۆژی 6 ئەیلولی ساڵی 1930. خوالێ خۆشبوو مامجەلال دەڵێ ئەم ڕاپەڕینە وەرچەرخانێک بوو لە مێژووی کوردایەتیە. جاران کوردایەتی لە شاخەوە دەستی پێکرد، بەڵام بۆ یەکەم جار بوو ڕاپەڕین لە شارەوە دەست پێ بکات، واتە مەبەستی لەوە بۆ 6 ئەیلول گواستنەوەی خەبات بوو لە شاخەوە بۆ شار. ئەمە خوێندنەوەیکی ئەو بۆ ئەمەوە. بەشێکی تر لە وتەکانی کە ئاماژەی پێکردووە ئەڵێ یەکێکی تر لە گۆڕانکاریەکان ڕێبەری خۆپیشاندانەکان خەڵکی خوێندەوار و وشیار و ئاگادارن لە ئاوات و ئامانج و دەرد و ئازاری خەڵک. واتە باسکردنی مامجەلال لەم باسکردنیە باس لەوە کات کە ئەو کەسایەتیانی بوونە هۆی هەڵگیرسانی ڕاپەڕینەکە کە وەک ڕاپەڕینێکی مێژووی هەژمارەکرێکە مەدەنیانە لە بەردەم بەردەکی سەرای شاری سلێمانیا کردویانە. ئەو کەسایەتیانە خەڵکی خوێندەوار و وشیار بوون، واتە کەسانێک نەبوون کە سیاسەت مەدار بوو بێتن یان کەسانێک بوون جیاوازتر بن لە خەڵکی تر و پێشتر شۆڕژگەر بوو بێتن و ئەو بابەتانیان وەک بابەتێکی سیاسی سێک بێ. ئەمانە تەنها هەر خەڵکانێکی ئاسایی خوێندەوار و ئەو کەسانەکە لە بواری با بڵێن کاسبکار و تەنان ڕۆشن بیرەکان و ڕۆشن فکرەکانیش بەشداریان تێدا کردو. لە بەشێکی تری قسەکانیشیە ئەڵێ کە باسی ڕۆژی 6 ئەیلولی ساڵی 1930 ئەکرێت ناوی شاعری نەمری کورتفاق بێکەس لە پێشەوە دێت کە بە شعر و هەندانەکانی ڕۆڵەکی گرنگی بینیوە لەوەی کە خەڵکی هەنداوە بەشداری بکەن لە ئەو ڕاپەڕینەیە کە لە بەردەکی سەرایە کراوە. لە بەشێکی تری وتەکانیشیە ئاماژی بۆ کردووە بۆ یەکەم جا لەو ڕاپەڕینەیە خوێندەواران دەوریان تێدا بینیوە وەک برایم ئەحمەد و ڕەمزی فەتاح و مامۆستا تۆفیق وابیبە کە ئەمانە هەموو کەسایەتی دیارن و ئەو کات مامۆستا برایم خوێندکار بووە و ڕەمزی فەتاح کە مامێتی بۆ خۆی کەسایەتی و سەربازێک بۆ کات بەڵام هاندانێکی گەورەی کردووە لە نێو ڕاپەڕینەکەیە و هەروەها مامۆستا تۆفیق وابیبە کە پیرەمێردی شاعیرە هەمووان ئەزانن کێ ڕۆڵێکی گەوری هەبووە لە هەڵگیرسانی ئەو ڕاپەڕینەیە دشت بەو هەموارکردنەوەی کە پێشێلکردنی ماف و دەستوری خەڵکە. ئەمە بەشێکە لە وتانەی مامجەلال کە قسە باسی لەسەر کردووە. ئەچمە لایەکیشی تر لە پرۆفیسۆرە دیارەکانی کورد کە ئەویش پرۆفیسۆر دکتۆر عیزەدین مەستەفا ڕەسوڵە لە بەشێک لە وتەکانی ئاماژی بەمە کردووە. بێگومان من ئاماژەم پێکرد کە لە ڕووی ئەدەب و هونەرەوە قسە باسەکەم لەسەر ڕاپەڕینەکە. دەنگدانەوەیکی ئەدەبیش بەرامبەر 6 ئەیلول هەبوو کە ڕاپەڕینی شعری کوردی بوو. ئەو وا ئاماژەی پێکات هەرتەنا ڕاپەڕینەکە ڕاپەڕینێکی وەرچەرخانی مێژووی سیاسی نەبوو، بەڵکو لە ئەدەبیاتی کوردیە ڕاپەڕینی شعری کوردی دروست کرد کە ئەویش ژانری بەرگری بوو لە شعری کوردیە. لە بەشێکی تر لە وتەکانیا کە ئاماژەی پێکردووە ڕۆژی 6 ئەیلول دەنگدانەوەیکی ئەدەبی کوردی و زمانی کوردیش بووە کە نەیانتوانیەوە دەنگی نالی و سالم و کوردی هەرس پێبێنن، واتە لەلایەن شاعیرانی ترەوە لەلایەن ئەو شاعرانی کە نووسیویانە بۆ ئەو ڕۆژە هەوڵیان ناکە ئەو زمانی کوردیە لەناوبەرن، بەڵام نەیانتوانیەوە. یەکێک لەوانە شاعری گەورە حەمدی شاعیرە کە سلێمانی بە مەزبەحدانرا، ئەمە یەکێکە لە ناونیشانی شاعرەکانی و چەندان شاعری تریش وترا. ئەچمە لای یەکێکی تر لە شاعیرە گەورەکانی کورد کە ئیش خوا لێ خۆش بوو شاعری گەورە شێرکۆ بێکەسە لەسەر ئەم ڕۆژە ئەڵێ مێژوویەکی تازە دروست بوو بە تەواوی لە پێش خۆی جابێتەوە وەک جەوهەر وەکو ناوەڕۆکێش ئەم مێژووە جیاواز لە مێژوەکانی ترکە هەبووە. ئەم مێژووە ژیانی کورد و وەرچەرخانی سیاسی کوردی جا کردەوە بەوەی کە
ڕاپەڕینێکی مەزن بوو بەڵام لە ئەدەبیاتی کوردیشدا شێوازێکی تازەتری گرتە خۆی لە بەشێکی تری وتەکانیا ئەڵێت کوردایەتی ئەچێتە قۆناغیش ترە و کە قۆناغی خەباتی نێو ڕووناکبیرانە لە شارداواتە ئەم قۆناغی خەباتە ڕووناکبیران ڕۆڵی گەوریان تێدا بینی و ئەو سەرکردانەی هاتنە پێشەوە کوڕانی خوێندەوار و ڕووناکبیری شار بوون واتە بە دەربوون لە ئەو کەسایەتیانەی کە چجای بیانی ڕۆڵی ئاینی زۆر گەوریانە بیان سیاسەتمەداری گەورە بوو بێتن ئەمانی تیانە بوون ئەمانە کوڕانی شار بوون خۆیان هاتنە سەرشەقام و خۆپیشاندانیان کردژی ئەو ناڕزایەتیانی کە لە هەموارکردنەوەی ئەو بابەتەیە دروست بوو لە بەشێکی تری وتەکانیە شێرکۆبێکە سەڵێ لەم ڕاپەڕینە نابێت دەوری ئەدەب و شێعر لە یاد بکرێت کە بێ کەس لە دوای ڕاپەڕینەکە و خۆپیشاندانەکەەوە لە بەندیخانە شعرە بەناوبانگەکەی خۆی ئەنووسێت کە ئەی وەتەنە و دواتر بووە سرود و بووە وتەی سەرزاری خەڵک و ئەیانوتەوە هەروەها گۆرانی شاعیر هەڵۆبەجی نووسی کە ئەویش هەر تایبەت بوو بە بەم ڕۆژە ڕەشە بە ڕۆژی ڕەشی شەشی ئەیلول ئەچمەلایەکێکی تر لە کەسایەتەکان کە ئەویش ئاکۆشوانیە دکتۆرای لە مێژووە هەیە ئەویش بەم شێوەیە باس لە ڕاپەڕینەکە کات ئەڵێ هۆکاری ئەم ڕاپەڕینە دکتۆر ئاکۆشوانی ئیگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە خەڵکی سلێمانی هەمیشە وەک شارێکی زیندوو خەڵکەکەی بە ئاگا بووە و یەکەم شار بۆ دژی ئەو پەیمانێتی وەستاوەتەوە کە لە هەموارکردنەوەکەیان مافی کوردیان پێشێل کردووە و هەروەها لە بەشێکی تر لە وتەکانیان ئاماژە بەوە کات کە لەم خۆپیشاندانە ئەفەندی و خەڵکی ڕۆشنبیری شار و خوێنکارانی زانستی پلاندا ڕژەری ئەم خۆپیشاندانە بوون کە یەکەم جارە لە مێژووی هاوچەرخی کوردیدا ڕووی دابێت بەم شێوازە خۆپیشاندانێکی مەدەنیانە و هێمنانەوە لەلایەن ڕووناکبیران و شاعیرانەوە سەرپەرشتی کرابێت و ئەچمە لایەکێکی تر لە کەسایەتەکانیش کە ئەویش یەکێک لە دەنگخۆشەکانی سلێمانی گۆرانی بێژ هونەرمەند مەحموود تۆفیق شیلکە ئەویش ئاماژە بۆەوە کات کە بێکەسی شاعیر و تاری برای و ڕەشۆڵی هونەرمەند و ڕەمزی خەزاز و وەستا عەلی و چەند کەسانێکی تر پێشڕەوی ڕاپەڕینەکەیان کردەوە بە تایبەت ئەم ئاماژەی لەسەر ڕەشۆڵی گۆرانی بێژ و هونەرمەند و دەنگی ڕەسەنی کورد بووە کە بەشداری کردووە لەوەیە بە گۆرانی وتنەکان و بە وتافکێشەکانیان لەگەڵ بێکەسی شاعیرا زیاتر خەڵکیان هان ناوە ئەوە ئەمێ ئاماژە بە یەکشی تریشکەم فاق بێکەسی شاعیر لەسەر یەکێک لە پێنج خشتەکەکان کە ئاماژی پێکراوە ئەو پێنج خشتەکەی کە لەلایەن بەڕێز فاق بێکەسەوە لە سەر شعرێکی پیرەمێر بەناوی میلەت فرۆشانەوە کە ئەو کات پێشکەشی پاشای بەغدای کردووە ئەمە جگەر لەوەی کە کاربەدەستانی ئەوی تووڕە کردو لە هەمان کاتی شاعیرانی تر لێرە بۆ پاڵپشتیکردن لەو شعرەی پیرەمێردی شاعیر هۆنراوی تریان لەسەر نووسیوە فاق بێکەس شاعیری نەمری کورت ئەڵێ قەتری میلەتان بەجارێشکان نە حەیاتان ماوە نە ناو نیشان باری تەعنەتان وا هاتە سەرشان وەفدی کوردستان میلەت فرۆشان هەرزەوە چیلی شاری خامۆشان ئەمە بەشێکە لە شعرەی بێکەس کە وتوێتی بۆ پاڵپشتیکردن لەو شعرەی پیرەمێردی شاعیر هەروەها نامێ کە باسیێن بابەتاکرێ یەک بابەتی تر فەرامۆشکرێ ئەویش ڕۆڵی حەبسەخانی نەقیبەکە نامێکی ڕامیاری و مێژووی ئەنێرێ بۆ ڕخراوی کۆمەڵی نەتەوەکان لە جنێف کە بە تەواوەتی ئاماژە بەوە کات کە پێویستەکە مافی ڕەوای کورد وەربگیرێت.